پێشانگایە سندیکای هونەرمەندانی عێراق لە قەی مووسڵ پەیمانگای هونەرە جوانەکانی مووسڵ ڕێکخراوی ئاشور و گروپی هونەری دڵخواز گەلەری دڵخواز بەڕێوەبەری مامۆستا کامەران قەرەداخیان پێشانگایان بە هاوبەشی ڕێک خستووە ئەمڕۆ لە سلێمانی و لە گەلەری دڵخواز نمایش کراوە. سەرجەمی بەشدار بووەکان هەم کوردن هەم عەرەبن 29 شێوەکار بەشداری ئەم پێشانگایی کردو و پێنجیان خانمن. ئامانجی هەر پێشانگایەک لە نێوان دوو نەتەوەیە کە بە هاوبەشی بکرێتەوە ئاشنابوون و کللتوری هەردوو نەتەوەکەیە بە یەکتر ئاشنابوونی هونەری عێراقی و هونەری کوردستانە بە یەکتر ئەم تێکەڵبوونە ڕوو بدات. تابلۆکان ئەگەر سیرتان کردن بێت خۆتان هەر یەکە ئیشێکی خۆی سلوبێکی ئیشکردنی خۆی تعبیرێکی خۆیەتی هێناوەتی لێرە نمایشی کردووە. فۆرمێکی وا دیاری نەکراوە کە بڵێ ئەم پێشانگایە بەگشتی باز لە شتێکی وا ئاکات یان باز لەما ئاکات. هەر هونەرمەندێک بە ئیشێکی خۆی بە ستایلێکی جیاوازی خۆی بەشداری پێشانگاکەی کردووە. خانمە بەشدار بووەکان هەمویان عەرەبن. بەشدار بووە عێراقیەکان کە هاتوون ئەکرێت ڕێگاکەیان دوور بووە یان ئەو کێشەیە زیاتر لەلای ئەوانە نەک ئێمە. Gracias.